فرد رفعکان وات شاپەنم هۆرامی ڕاتە دەست بە نەکردا خەژمایی بەچێش نەزانێت من عاشق و ئیڕاینا مەجنون و شەکا ساتەکان بچەنی بیت نەفاس گەنگی و گەنگستەرینە ناصلحم بەنان بەنگ 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 نەمەسەبی مەوادی بەنگ وەلکولینە پسۆ ئاسڵینە ئەشکارە و دیار دەسان ڕەپیم چانە دەست بە نەکرد مامۆستا زانکۆ واشبەنە استعدادی خواستن دوچشی بە زوانی و ئاید ڕەبمەوەچی تا تو سەرکەندەبی بیانگامایەتار ئیسە هەنا ڕۆ بیت و کاوانی کەموان و هەنا دلێ ئستدیۆ تیۆنی هەنا چیر و زەمینی یاگیە تاریک هەساریە دلێ دڵ و زەمینی قارەمانێ نا پێ ئاو بابێم پێ زوانی هەورامی پێنەتەوە و گۆڕانی مەنووسم تا تۆ بشناسیوە زوان و فەرهەنگ و کولتور و هەورامانی وێم دەسەکەم مەگیرونا سار و بڕگە جێمەسەلا وێم سەرقاڵ مەکەرونا تاوی بکیش و سەر پاڵە وێرگیر و جالبن بەزای مەجازی وێم بەفەیک بێن نشانمە و خود و واقعینە ڕووبیت و ئۆرسکۆڵی وەختە وێت بی وێتایی بشناسیوە چانەیە باشترەکە فەیک و ڕیاکاربی تۆ جمەتاوی سەرەتایە بی ئومیدوار بی پڕواوە کێتاوی کەسێ بی پێکەسانێ تەری قەڵەم بەدەست بی جەڕا و ڕاستی دەست و مەکتەب و هیپاپی